سڵاو لە خوشکان و برایان، هیوادارم هەمووتان باش بن. ئەمڕۆ جەژنی پەنتیکاست بوو لە مەسیحیەتدا و جەژنی پەنتیکاست لە هەموو مەسیحیانی جیهان پیرۆز بێت و من ئەو بەشەتان بۆ خێنەوە کە سەبارەت بە جەژنی پەنتیکاستە لە کردار بەشی 2 ئاەتی 1 تا 13. هاتنی ڕۆحی پیرۆز کە ڕۆژی پەنجاهەمین هات، هەموو باوەڕداران پێکەوە لە یەک شوێندا بوون. لە ناکاو دەنگێک لە ئاسمانەوە وەک ڕەشەبا هات، ئەو ماڵی پڕ کرد کە تێیدا دانیشت بوون. اینجا چەند زمانێکی دابەش بوو وەک ئاگر بۆیان دەرکەوت و لەسەر هەر یەکێکیان نیشتەوە. جا هەمویان پڕ بوون لە ڕۆحی پیرۆز و دەستیان پێکرد بە زمانەکانی کە دیکە بدوێن وەک ڕۆح پێی بەخشین. لەو کاتەدا جوولەکەیەک لە خواترسی هەموو نەتەوەکانی ژێر ئاسمان لە ئۆرشەلیم مابوونەوە. کاتێک دەنگەکە هات، خەڵک کۆبوونەوە بووە پەشەوی، چونکە هەر یەکێکیان گوێی لە زمانی خۆی دەبوو پێی دەدوان. حەپەسا بوون و بە سەرسامیەوە گوتیان: باشە هەموو ئەوانەی قسە دەکەن جەلیلینین؟ ئەی چۆن هەر یەکێکمان گوێ لە زمانی دایکی خۆی دەبێت؟ ئێمەی خەڵکی پەرتیا و میدیا و ئیلامی، دانیشتوانی مەزۆپۆتامیا، یەهودا و کەپادۆکیا، پۆنتوس و ئاسیا، فریجیا و پامفیلیا، میسر و ناوچەکانی لیبیای ڕەوە و کۆرین، هەروەها میوانەکانی ڕۆما. جوولەکە و ئەوانشی ببوون بە جوولەکە، کریتی و عەرەب، ئەوە تا گوێمان لێیانە بە زمانی خۆمان باسی کردارە مەزنەکانی خوددا دەکەن. هەموو سەرسام و حەپەسا بوون، بە یەکتریان دەگوت دەبێ ئەمە واتای چی بێت. هەندێکی دیکە بەگاڵتە پێکردنەوە دەیانکوت شەرابی نۆیان زۆر خواردوێتەوە. ئەمین. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.